sizinle paylaştığım şu veriler emin olun. شاخ ئامادەیە کۆمەڵەیە مافێ مرۆڤان ئامارە شەڕ و پەفچوون و بنپێکردنە مافێ مرۆڤان دناڤە سێ مەهێن بوریدا لە باکووری کوردستانی ئاشکرا کرد و سەرۆکی شاخی ئامادەیە کۆمەڵەیە مافێ مرۆڤان ڕاجی بیلیجی دێ کۆنگرەیەکە چاپەمانیەدا دازانین لێ باکووری کوردستانی بنپێکردنە مافێ مرۆڤان و ئامارە شەڕ گەشتی ئاستا هەری بلند. راپۆرتا کۆمەڵەیە مافێ مرۆڤان تا هاتی ئاشکراکردن کە دناڤە سێ مەهێن ئیساڵدا 97 پۆلیس و لەشکر هاتنە کوشتن و 236 هێزن دەوڵەتیژی بریندار بوونە. هەروەها 126 ئەندامێنێکینێن پاراستنا سڤیلانشی ژەنە خۆش دەستدانە و سێ ئەندامێن یەپەسێشی بریندار بوونە. سەرۆکی کۆمەڵەیە دازانین و 15 وڵاتیان سڤیلژی ژئالیە هێزن حکوومەتێ هاتنە کوشتن و 15ژی بریندار بوونە. هەروسا دەنجامە تەقینێن و ئەنجامێن پەکێکە پێگانینە 5 وڵاتیان سڤیل هاتنە کوشتن و 44 وڵاتیان سڤیلژی بریندار بوونە. ڕاجی بیلیجی دەستنیشان کرد و دناڤە سێ مەهاندا 2274 کەس لە باکووری کوردستانی هاتنە بن چاوکردن و پشتی دادگەیکردنی سزایەگرتنێ 574 کەسان هاتیە بڕین و 30 کەس جوان زارۆکەن. ژالێکێدن بە شەڕ و پەفچوونژی دناڤە باژێڕێن باکووری کوردستانی بەردەوام دەکەن و میدیایان تورکیا ڕاگەهاندن کو لە ناوچەیە سەورێ یان مێردینێ بۆمبەکە چاندیب کاڕوانەکە لەشکری بەتەقیا و دا ئەنجامێدا 4 لەشکر هاتنە کوشتن و 2 لەشکرژی بریندار بوونە. کوردیناسیۆنایەکینێن پاراستنە سڤیلانژی ڕاگەهاند ژێ 12 vێمەهەیە هۆیانەها دا ئەنجامە هەژمارێک چالاکیاندا 23 تیمێن تایبەتیان حکوومەتی هاتنە کوشتن و دێنەهێ vێمەهێدەژی نە شەڕوانێن یەپەسێژی ڕاستی هێشا هێزن حکوومەتی هاتنە و ژەنە خۆش دەستدانە. هەفسەرۆکە کۆنسەیە ڕێڤەبەریە کەجەکەی جەمیل بایک دێ هەفدیتنەکە تایبەتدا لەگەڵ ئاژانسا فڕاتێ بالکشاندە سەرڕە و شانەهایە باکووری کوردستانی و تورکیە و دازانین هەنێک ئالی هەنە کو لە هەم بەرپەکەکێ پرۆپاگەندەیان دکەن و ئالیکاریە ئەکە پێتکەن و گوت هەر کەس دکارە لە باکووری کوردستانی سیاسەتێ بکە و کوردستان تێرا هەموویان دکە لە پێدویە سیاسەتە خۆل سەرحسابا وێران کەریان ئەکە پێ و دوژمناهیە پەکەکێ نەکەن شبەرکو ڕۆژێک دێوەرە دێبکەونە گرتیگەهان و دێوەرن دادگەهکردن. دەرەوەی مەژ کار دکن.